لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و وەفدێکی یاوەری زنجیرەیەک دیدار و کۆبوونەوەی گرنگی سیاسیان لە بەغدای پایتەختی عێراق ئەنجامدا. لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بە ئامادەبوونی سێسەرۆکایەتەکەی عێراق و زۆرینەی لایەنە سیاسیەکانی عێراق پێشوازیان کرد لە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا. لاهور شێخجەنگی سوپاس و دەستخۆشی یەکێتی نیشتمانی کوردستان و گەلی کوردی بە ماکرۆ گەیان کە فەڕەنسا هاوکار و پشتیوان بووە لە هاوکاریکردنی کورد لە جەنگی دشت بە داعش لە عێراق و لە سووریا. هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان سوپاسی ماکرۆن و گەلی فەڕەنسای کرد کە بەشدار بوون لە ڕۆژئاوای کوردستان شان بەشانی هاوپەیمانانی نێودەوڵەتی دژی داعش. ماکرۆن سەرۆکی فەڕەنسا سوپاسی لاهور شێخجەنگی کرد کە یەکێتی نیشتمانی کوردستان بەشێکی سەرەکی گرنگ بووە لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و تێکشکاندنی داعش لە کوردستان و هاوکارێکی جددی کوردانی ڕۆژئاوا بووە. لەو بارەیەوە دکتۆر سۆران جەمال تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و لێپسراوی مەکتەبی پەیوەندیەکان بە گەلی کوردستانی ڕاگەیاند. ئەنجامی هاتنی سەرۆکی فەڕەنسا ماکرۆن بۆ عێراق و لە ئەنجامی ئەو دیدارانەدا کە لە عێراقا کراوە لە پایتەخت لە شاری بەغدا دیدارێکە بوو لە نێوان سەرۆکی یان هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاک لاهور و هەروەها لەگەڵ بەڕێز سەرۆکی فەڕەنسا و ئەمەش لە چوارچێوەی ئەو دیدارانەیە بوو کە لەسەر خوان و لەسەر پێشنیار و لەسەر بانگێشتی سەرۆکۆماری عێراق بوو کە بۆ سەرۆکی هەموو حزب و کوتلە سیاسیەکانی عێراق بوو و ئەوانەی کە نوێنرایەتیان هەبوو لە شاری بەغدا و ئەو گفتوگویانە لە چوارچێوی ئەو ئیتیمامەیە کە فەڕەنسا بە عێراقی ئەدا، فەڕەنسا بە هەرێمی کوردستانی ئەدا، هەر لەو گفتوگویانەدا سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیروان بارزانیش ئامادە بوو و تیایدا گفتوگۆ کراوە لەسەر ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان لە چوارچێوەی دەستوری عێراقدا و هەروەها بە جۆرێک بێ کە خزمەت بە میلەتی عێراق بکە و هەروەها بۆ پاراستنی مافەکانی گەلی کورد و گەلی عێراقی بێ و هەروەها سوپاس و پێزانینیان هەبوو بۆ ئەو دەورەی کە لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەیان بووە لە بەگژاتچوونەوە یاخو هاوکاریکردنی بەگژاتچوونەوەی هێزە تیرۆریستەکانی داعش و ئەو هاوکاریانەی کە لە ڕابردوودا هەبووە لەگەڵ هێزە فەڕەنسیەکاندا کە خۆتان نەزانن پێش ماوەیەک کە هێزی سوپای فەڕەنسی کە ژمارەیان 160 بۆ 200 سەرباز دەبوو لە عێراقدا تەواجدیان هەبوو. هەر لە درێژەی دیدار و کۆبوونەوەکانی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و وەفدی یاوەری لەگەڵ هەریەکە لە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و نووری مالکی و عەمار الحەکیم و ڕەوتی سەدر کۆبوونەوە. لەو کۆبوونەوانەدا تەکیدیان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پاک و بێگرد و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کردەوە. هاوپەیمانی عێراقیە بە سەرۆکاتی نووری مالکی کۆبووینەوە و دیدارێکی باش بوو و پاشانیش سەردانی تیاری حکمەمان کرد و لەگەڵ جەنابێ عەمار الحەکیم کۆبووینەوە و وەفدێکی باڵای ئەوان پێشوازێکی گەرمیان لەگەڵا کردین، پاشانیش سەردانی سەدرریەکانمان کرد و سائیرون و ئەوانیش کۆبوونەوەیەک و گفتوگویەکی باش بوو لە نێوانماندا هەبوو و کۆتایی دیدارەکانیشمان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێز حەلبوسیا بوو، محەممەد حەلبوسی، کە تیایدا بە شێوەیەکی گشتی لە زۆربەی کۆبوونەوەکاندا باسی ئەو چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی نێوانی هەرێم و حکوومەتی مەرکەزی کراوە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خەڵک، بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە لە چوارچێوەی دەستوردا، هەروەها بۆ دەربڕینی هەڵوێستی دوولایەنە یاخو هاوپەیمانی یاخود هاوڕایی لایەنە سیاسیەکان لەسەر قانونی انتخاباتی عێراقی یان چۆنێتی هەڵبژاردنەکان لە عێراقدا کە بتوانین بە شێوەیەک بێ کە خزمەت بە گەلی عێراق و پرۆسەی دیموکراسی بکات و خەڵکی بە ئازادانە نوێنەرەکانی خۆیان لە هەڵبژاردننی داهاتووی پێشوەختەی عێراقدا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاندید بکەن و یاخود هەڵبژێرن. وەفدەکەی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرۆکایەتی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان وا بڕیارە زنجیرەیەک
دیدار و کۆبوونەوەی گرنگی دیکە لە بەغدای پایتەختی عێراق ئەنجام بدات. بە مۆشێخانەی گەلی کوردستان، بەغداد.